ولو شمدتني مغلوبة ولو شمدتني مغلوبة بەدەنگە خۆش و ناسکەکەی گوێگرانی دەباتە دنیایەکی دیکە. ئەمە تریفە ئەمیریە. لە ساڵی 1989 زاینی لە بنەماڵەیەکی هونەری شاری مەهاباد لەدایک بووە. لە منداڵیەوە لە ماڵەوە گۆرانی گوتووە. ماوەیەکە بە گوتنەوەی گۆرانی هونەرمەندانی دیکە هاتۆ تا مەیدانی کاری هونەری. قوتابخانەی لە شاری مەهاباد تەواو کردووە و دواتر بەشی ئایتی لە کۆلێژی تەورێز تەواو کردووە. دواتر لە سابڵاغ دەستی بەکار کردووە و لەگەڵ کارەکەشی درێژەی بە هونەرداوە. هەموو پورەکانم، خاڵەکانم، مامەکانم، بابم، دایکم، خوشکم، برام هەموو دەنگیان خۆشە. یعنی ئەو شتە لە هەموویاندا هەیە. موزیکژنمان زۆر تێدایە. کۆبوونەوەکانمان ئەکسەرەن هەر ئاوایە کە مثەن بۆ خۆماندا دەنیشین دوو نەفەر سازیان پێ و گۆرانی دەڵێن. تریفە کاتێک قوتابی بوو لە نێو هاوڕەکانی و بۆ مامۆستاکانیش گۆرانی گوتووە. خۆش بوو دەنگم، یعنی مثلەن لە قوتابخانەیە گە بێکار دەبووین مامۆستاکانم دەیانکو کە وەرە گۆرانی بڵێ. دێوە کاریمە ئەوە بوو گە بێکار دەبووینە من گۆرانیم دەکوت. دواتر کە گەورەتر بووم لە کۆبوونەوەکانی خۆمان وردە وردە هەستم بەوەی کرد کە دەنگم خۆشە. هەر لە منداڵیشەوە بۆ خۆم ئەو تەبع هونەریەم تێدا بوو. یعنی زۆرتر هۆگری ئەوەی بووم کە نەقاشی بچێشمەوە یا لە تەعاژێکی دابم، گۆرانی جۆ بدەمێ. زۆرتر ئەو هەستە هونەریە لە خۆمدا دەمدیت، یعنی بۆ خۆم دەمدیت لە خۆمدا. خۆمودەکەم شەو هەتە بەیان خۆمودەکەم شەو هەتە بەیان من سۆزەکەم و بۆ لەیلا و ئەویش بەگریان من سۆزەکەم و بۆ لەیلا و ئەویش بەگریان لایی دڵەکە بریان دڵەکە بریان هایی بەلارەی دەنگی بەلارەی دەنگی من سۆزەکەم بۆ لەیلایە و ئەویش بەگریان من سۆزەکەم و بۆ لەیلا و ئەویش بەگریان. ئەم کچە هونەرمەندەی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ بەشێکی ئەکادیمی هونەری نەخوێندووە، بەڵکو خۆڕسکانە لەگەڵ باوک و برا و پورەکانی دەستی بە گۆرانی گوتن کردووە. ئەم بۆ خۆم بۆی بەداخم بۆ شتەی کە ئێستا کۆمەلگایمە بەوەی نەگەیشتووە کە تۆ وەختێک دەتەوێت کارێکی بکەی حتمەن دەبێت بە سوورەتی ئاکادەمیک بە دوای کەوی. وەلی دوای کە دەستم کرد بە گۆرانی کوتنێ ئەوەڵ کەسێکی کە کاری ئاوازم لەگەڵ کرد کە شۆرشی مەحموودی بوو تقریبی دووسێ مانگان لە کلاسەکانی بووم. دوایی لەگەڵ کاک مستەفا مەحموودی کلاسی ئاوازەکانم لەگەڵی دەچم و هەردوو کیشیان زۆر شارەزان و ئەمن ئێستا کە لەگەڵ کاک مستەفای کارە دەکەم
بەڕاستی مامۆستایەکی بتوانێت بەشی زۆری هونەرمەندانی کورد یەکەم جار کە دەستیان بە گۆرانی کردووە حەیران و بەستەی کوردیان گوتۆتەوە. تەریفە جگەلەوەی دەنگێکی خۆشی بۆ گۆرانی هەیە، حەیران و بەستەش بە شێوازێکی تایبەت دەڵێتەوە. ئێستا ئەو حەیرانم کتۆتەوە بەڕاستی لەگەڵی ژیاوە، یعنی ئەتۆ ئەو کولەن ئەو سەبکە گەل و حەیران و لاوەکو ئەوە کوتنەوەی هەندێک سەختە، ینی بە هەموو کەس ناکرێت، چونکە تۆ دەبێت دەگەڵی بژی، دەگەڵ ئەو داستانەی بژی تا بتوانی ئەو هەستەی کە تێیدایە تەواو بیگەێنی بە کەسێکی کە جۆگرە. ڕەنگە بەشێکی بگەڕێتەوە سەر ئەوەی کە زۆربەی لاوەکانی ئێستا ژیانی لادێیان نەکردووە، یعنی لە چێوەکان نەژیاون، زۆر تێکەڵی سروشتی نین، زۆر ئەو هەندێک وشە هەیە لە حەیرانەکاندا، لە گەلۆیدا، لە بالۆرەیدا، لە لاوەکیدا کە بەگوێ ئاشنا نییە، نێیان بیستۆ، هەر بۆیەش هەستی پێ ناکەن، دەرکی ناکەن ئەو وشەیە. ئەمن پێم وایە کە بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەوەی هەموو مرۆڤێک بۆی کە بیهەوێ خۆی پێشانی جیهانی ئەو ڕۆبدا حتمما دەبێ لە بەشەڕەسەنەکانی خۆی کەڵک وەرگێت تا بیهەوێ شتێکی دروست و باش بێتە بەرچاو. تەریفە ئەمیری یەکەم کاری هونەری لەگەڵ عەلی سەخاوەتی بەدوێت بڵاو کردوتەوە، لەگەڵ زۆربەی گروپە میوزیکیەکان گۆرانی گوتووە. ئێستا هونەرمەندێکی دیاری کوردە، لە زۆربەی فستیڤاڵ و میوزیکی گەلان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، تەنانەت لە باشووری کوردستانیش بەشداری دەکات. هەروەها چەند کلیپێکی بڵاو کردوتەوە. دەیەوێ بە دەنگەکەی ئەرشیفی گۆرانی و میوزیکی کوردی زیاتر دەوڵەمەند بکات.